بەڵێ خۆشویستان دیارە لەسەر ئەم بابەتە گفتوگۆتێکم لەگەڵ بەڕێز هیوا عەلی کا بەڕێزیان بەڕێوبەری ئاسایشی کفرین و ڕاستەوخۆ لە کفریەوە میوانمانن. کاگیوا سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجی تێبینی جەنابەت لەسەر کۆی پرۆسەی یاخود کۆی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان بزانم. بەڵێ زۆر سپاس، ڕۆژتان باش. سەبارەت بە مادەی هۆشبەر وەکو دەزانرێک ڕۆژانە لە هەواڵەکانیان لە لەیلا لەوێ ئەیبینین کە بۆتە وای تۆ خەریکە دەبێتە دیاردەیەک، یعنی بۆتە دیاردەیەکی وەکو یەکێک لە نەخۆشیەکان لە ناو گەنجانیان لە ناو لاوانی وڵاتەکەمان تەشەنەی خەریکە تەشەنە زیاتر کێشێ. بەڵێ فەرموو. گوێم لە میوانەکە نییە. بەڵێ ئەلو بەڵێ کاکی وایستا گوێم لێتە بەردەوام بە بەڵێ. بەڵێ ڕۆژتان باش، زۆر سپاس. من پێم خۆشە لێرەوە باسی ئەوە بکەم کە ئەم مەسائلی مادەی هۆشبەر بووەتە وای لێهاتۆ خەریکە دەبێتە دیاردە و وەکو نەخۆشیەک مامەڵەی لەگەڵاکرێ و زیادی ئەگەرەک و بێت و ڕوبەڕوو نەبینەوە لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئیجراعاتی تیژەوە تەتەبیعی لە هەموو وڵاتانە زیادەکەوە لای ئێمەش و بەتایبەت و ئێمە وەکو هێزەکانی ئاسایش یەکێکە لەو کارە سەرەکیانی ئێمە کە ڕوبەڕووی تونی ئەو کەسانە بینەوە کە ئەو مادانە بەکارێنن یان مامەڵەی پێوەکەن یان ئەیفرۆشن بە کەسانی تر و تیجارەتی پێکەن. باشە کاک عەلی، دەمەوێت بزانم ئەو ڕوبەڕوو بوونەوانی کە جەنابەت باسی دەکەی خۆی لە چیا دەبینێتەوە؟ هەوڵەکانی ئاسایش بە گشتی و جەنابی شێکە لە کفریت، هەوڵەکانی ئاسایش و هێزە ئەمنیەکان چۆنە بۆم بابەتە؟ ئێمە وەکو هەوڵەکان هەوڵی ئێمە وەکو ئاسایش ئەمە بەشێکی تایبەتمانێ لە بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان سەبارەت بەم کەیسانە بۆ کەیسانی کە ئەو کەمادەی هۆشبەر بەکارهێنن یان ئەوانەی کە ئەهێننە ژوورەوە لە شوێنێکەوە لێمە بە حکمی ئەوەی گەرمیان یان کفری ئەکەوێتە شوێنی جوگرافی ئەکەوێتە ئەو نزیک لە خواروی عێراق و هەر لە هەمان کاتە وەکو دەراوسەیەکی وڵاتان مامەڵەی لەگەڵاکرێ ئەو کەس ئێمەش تیمی تایبەتمانەیە ئاسایش زۆر جار ڕوبەڕووی مەترسیە بێتەوە لە کاتی دەستگیرکردن یان لە کاتی هەوڵدان بۆ دەستگیرکردن ئەوانەی کە بەکارهێنن یان ئەوانەی کە دەیفرۆشن بفرۆش و بەکارهێنەریش. باشە دەمەوێت بزانم زیاتر کێنە و کەسانەی کە بەکاری دەهێنن، مەبەستم دیارە لە تەمەنەکانە و بە پێی ڕەگەزیش زیاتر کێن کە بەکاری دەهێن و ئاڵوودەی دەبن. ئەو کەسانی کە زیاتر بەکارهێنن و جیاوازە لە ڕووی تەمەنەوە، زۆربەی ئەوانەی کە لە سەروی 18 ساڵەوە یان 8 مانە لە خوار 15 ساڵ، بەڵام ئەوانی بەکارهێنن تاکو ناگاتە تەمەنی زۆریە تاکو دەور 35 ساڵە. هەندێک لەوانە لە سێرەکەی لە دەرەوەی وڵات کە تەمەنیان زیاتر بێت لە دەرەوەی وڵات بوونەوە ئالوودە بوونەوە زۆر جا گەڕاونەتەوە. ئەتوانین بە نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە کەسێک بەکاربێنین کە لە بڕیارێکی گردنیە بوو لە بەڕێوەبەراتی ئاسایشی گەرمیان و خەڵکی ئەم سنوورە بوو. لە کاتی هەوڵدان بۆ دەستگیرکردنی ویستی بەهۆی کاریگەری و ئەوانەی مادەی هۆشبەرەوە خۆی کێشا بە مەفرەزەکانمانەوە بە ئاسایشمان برینداری کرد و دوای ئەوەی کە هەوڵی هێزەکانی ئاسایش بە تەقەکردن لە ڕاوەستانی ئۆتۆمبیلەکەی و ڕاکردن لە گەڕێکێکە حەسر کراوە لەلایەن مەفرەزەکانەوە گیرا، ئەمە بۆ خۆی مەترسیەکە لەسەر ناوچەکە و لەسەر ئەو گەڕەکانە و لەسەر ئەو کەسە خۆیشی کە بەکاری هێنێ، چکە ئەگەرەیە بکوژرێت و دواتر ڕوبەڕووی سزای یاسایە بێتەوە دێتە مەحکەمە و حکم ئەخوا و ئەو گەنجانە زۆر جار وایان لێتێ کە بە هێواشی
ئالوودە بن کە ئالوودە بن پێویستیان پێوێ کە پێویستی پێی بوو ئیشە کارێک ناتوانێت جگە ئەوەی بەکاری نێنێ جا ئەمەش نەخۆشیەکە پێویستە لە هەموو ڕوویەکەەوە هەم لە ڕووی دەرونزانیوە ئەم لە ڕووی یاساییەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چارەسەری گونجاوی بۆ باشە کاگالی باست لەوە کرد کە زیاتر ئەو کەسانی و تەمان ببوورە کاگیوە باست لەوە کرد کە ئەو کەسانی لە دەروی وڵاتەوە دێنەوە هەرێمی کوردستان بەکاری دێن و لە ناوخۆشتا ئەم بابەتە هەیە ئەمانە لە ڕێگەیەکەوە دەستیان دەکەوێت ئەو کەسانێکین کە مامەڵە بە مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵیەکان دەکەن لە ناوخۆی هەرێمدا مەبەستمەوەیە کەسانی بیانین یاخود ئەوانیش کوردن یاخود ناوخۆی عێراقن بەڵێ ئەگەر گوێت لێ بوو بێ لە راپۆرتی هەواڵەکەدا ئەو کەسەی کە تۆمەتبارە تۆمەتبارێکە گیراوە لەسەرەوە ئەڵێ کەسانی نەفس نزم کەواتە ئەمانە و کەسانە زۆری ئەوانەی کە بەکاری یانەی فرۆشن خەڵکی وڵاتەکەن خەڵکی بیانی نین خەڵکی بیانی ناتوانێت بێت لێرە بازرگانی بکات لەوەی لە دەرەوەی وڵاتەوە یان لە شوێنێکەوە یان ناوڕاستی عێراقەوە لە کەسانێکەوە بکڕێ بەڵام ئەوەی کە لێرە بۆ ئەوەی خۆی بڕێکی پاری دەستکەوێت یان ئەو ماوادەی دەستکەوێت کە بەکارێنێ فرۆشتنیشی لەگەڵاکە زۆربەی زۆری خەڵکی ناوچەکەن و خەڵکی وڵاتەکەی خۆمان نەک بیانی باشە دیارە من نامەوێت کە ناوی جۆرە جیاوازەکانی بهێنیت و ببێت بە ناوێکی ناسرا و شایع لە ناو هاوڵاتیانە بەڵام دەمێت بە دیاریکایی بزانم کە زیاتر چەند جۆر لە هەرێمی کوردستاندا بەکار دەهێنرێت و ئێوە توانیوتانە دەستی بەسەردا بگرن بە ژمارە ئێمە توان بڵێم بە زۆری لە لای ئێمە سێ مادە بەکارێنرێ ئەو سێ مادەیە بە زۆری لەبەر ئەوەی هەڵگردن و هەم بەکارهێنانی و کلفەی مادێکیشی ئەو زۆر گرانە نییە وەکو مادانەی کە لە جیانە هەیە باشە دەمەوێت سێ مادە لەیرە بەکارێنرێ باشە دەمەوێت بزانم ئەو کەسانی کە دەستیان دەستگیر دەکرێن یاخود دەتوانن کە ئێوە وەکو هێزەکانی ئاساییش بە شوێن و مەکانیان بزانن دوای دەستگیرکردنیان ئەمانە چون مامەڵەیان لەگەڵدا دەکرێت تێکەڵبا بە هەمان ئەو سجنان و بەندانە دەکرێنەوە بەدکراوانە دەکرێنەوە کە تاوانی جیاواز و جۆرا و جۆریان هەیە یاخود ئەمان بەندینخانەی تایبەت بە خۆیان هەیە بەڵێمە زۆربەی زۆر جار ئێمە لەلایەن هەواڵدەرێکەوە یان لەلایەن کەسانی خاوەنی ئەو گەنجانە یان ئەوە ئاگادارەکرێنەوە ئەو هەواڵدەر و ئەو دۆستانەی خۆمان لە ناو ئاسایشە ئاگادارەکرێنەوە کە کەسێکەیە بەو جۆرەیە دوای بە دوواداچوون و کۆکردنەوەی زانیاری لەسەری و بڕیار وەرگردن لە بەڕێز دادوەری بەڕێز و ئەو مادەی قانونی بۆ دانرێ و بڕیاری گردنی لەسەر دەرەکرێت کە ئەو بڕیارە دەرکرات دواتر هەڵەسین هێزەکانمان ڕوبەڕووی ئەوە بنەوە و دەستگیریەکەن کە دەستگیر کرا دوای وەرگردنی بڕیار لە بەڕێز دادوەر ڕەوانەی دادوەری پزیشکیەکرێ بۆ ئەمەی بۆ فەحسی خوێن و ئەو فەحسانەی کە لە ڕووی یاساییوە بیسەڵمێنێ کە ئەم کابرایە بەکارهێناوە یان ئەو کەسەی کە نێری بەکارهێناوە لە ڕووی یاساییەوە هەمووی نەکانەکرێت دوای ئەوە نێردرێتە چاکسازی لە چاکسازیە ئیتر هینەکەی خۆی حکومەکەی خۆی کە بەسەر یاسەپێنێ هینەگرێت نەخێر لەگەڵ ئەوانەیە تێکەڵ نابن کە جۆری تاوانی تریانەیە یان مادەی قانونی ترەیە بە گوێرەی ئەو وینە لەگەڵ کۆمەڵێکە هەندێک جار لەوێ هەوڵی چاکردنیان نەدرێیان ئێمە لێ ئاسایشی گەرمیان سجنێکمانەیە زۆر جار کەسە قانونیەکانمان کەسانەی کە لەوێ شارەزایان هەیە دانیشن لەگەڵ یانە قساکەن و هەوڵەدەن بۆ ئەوەی ئەو کەسانە کە کاتێک سجنەکەیان تەواو کرد دیسانەوە نەگەڕێنەوە سەر ئەو تاوانە. سەبارەت بەوەی کە لە ئێستادا ڕێژەی بەکارهێنان و مامەڵەکردن پێوەی لە هەرێمی کوردستاندا چۆنە هیچ جیاوازێکی لە چاو ساڵانی پێشەجا لە ڕووی زیاد بەکارهێنانیەوە یاخود کەم بوونەوەیەوە ئیجرائاتەکانیش لە هەمان کاتدا هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ بەڵێ هەستەکەین کە بەکارهێنانی ئەو مادەیە لە چاو ساڵانی ڕابردوو ئەگەر هەیە
زۆر جامەوەکو باڵانسێکە لە هەندێک کاتە زۆر جار هەلی کار ئەوانە وا کات خەڵک ئەو مادەیە گەنجەکان بەتایبەت و باڵانسەکان ناتوانانی تهدیدیکەی زیادەکە لە هەندێک جارە زیادەکە لە هەندێک جارە کەمەکە لە ئێستادا وا هەستەکەین کە لە سەرەتای ساڵە و چەندین کەس گیراوە زۆربەی ئەو کەسانن کە پێشتر زۆریان ئەلەوانن کە پێشتر بەکاریان هێناوە بەکاریان هێناوە و ئیجرعاتەکانیش وەکووتم ئەبرێتەوە ئەوێ چاکسازی گەوران لەوێ حکومەکەی هینەکا بەڕاستی لەوێ مامەڵەکردن نازانین بڵێن بە چۆن چارەسەریان بۆ ئەکرێکە لە ڕووی عیلاجەوە هەندێکیانەیە کە ئالوودە بوون بەڵام بە زۆری تەسەورەکەی نەگەرەک و بێت و چارەسەرێکی گونجاو لە هەموو ڕوویەکەوە نەکرێت لە ڕووی هەم لە ڕووی پەروەردەیی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێویستە چارەسەری گشتگیری بکرێت. باش دیارە من لەسرم بابەتە میوانێکی تریشم وا بڕیارە کە ئامادە بێت گفتوگوی لەگەڵ بکەم لەسرم بابەتە بەڵام کاکیوە دەمەوێت بزانم ئەو کەسانی کە بەکاری دێنن لە ڕووی چینایەتیەوە لە ڕووی ئاستی ڕۆشنبیری و بڕوانامەوە زیاتر چ جۆرە کەسانێک بەکاری دێنن ئەو کەسانی کە کەسانێک بن خاوەنی بڕوانامە بن یاخود کەسانی دیار بن لە کۆمەڵگەدا ئەمانە زیاتر بەکاری دێنن یاخود کەسانێکن کە ڕەنگە بەهۆی بارودۆخێکی دەرونیەوە تووشی بووبن یاخود چینێکی هەژارن بەگشتی جیاوازی کراوە لەم بینەیە؟ بەڵێ بەڕاستی ئەوانەی کە بەکاری دێنن دیارە ئەو کەسانن کە لە ڕووی ئاستی وشیاری یانە ئاستی زانستی ئاستێکی زۆر بەرزیان نییە لە ئاستی لە ڕووی بڕوانامەوە ئەوانەی کە ئێمە بە حکمی ئەو ماوەی کە کارمان کردووە لەم بوارە و لە ئاسایشە کە ڕوو بە ڕۆی و کەسانە بووینەوە زۆر بەدەگمەن کەسانی خاوەن بڕوانامە دەستگیر ئەکرێن لاو کەسانەی کە دەستیان بەتاڵە یان بێکارن یان سێرەکەی لە ڕووی چینایەتیەوە کەسانێکن کەسێکی لاوازن و بۆیە زیاتر بایەخ بە ئەو مادەیە دەن و ئالوودە بن زۆریشی ئەوانەی کە هەستەکەین ئێمە هەندێک لەوانە لە تەمەنی خوار هەژدە ساڵەوە ئالوودە بوون ئێستا گەورە بوون و هەستیان پێکرێت و بە دوای گەڕێن و چکەمە پێویستی بە کولفەیەکی مادی زۆرە تاکو ئەو بتوانێت و هەم لە ڕووی ئەزانێ لە ڕووی یاساییەوە ئەمە کارێکی قەدەغەیە و ئەزانەیە کە ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کە شتێکی مەرغوب نییە لە ناو کۆمەلگا و لە ناو کەس و کارەکەی خۆی مەجبور پەناباتە بەر ئەمە و گۆشەگیرە بێ لەگەڵ چەند کەسێکی هاوتەمەند خۆی و هاو پیشە مەسەن هاو ئەوەی کە پێکەوە ئەیکێشن بۆیە بەڕای ئێمە ئەمانەی کە بەکارێنن زیاتر ئەو کەسانن کە شادەیان نییە و خاوەن بڕوانامەیەکی وانین کە ئەستی وەشیاریان بەرزەوە بێت بتوانن کە ئالوودەش بوو وازی لێبێنێ ئەوانەی کە هەندێک هەبوون کە خاوەنی بڕوانامە بوون کە بەکاریان هێنا دوای قسەکردن ئەوانەوە هەستی وشیاریان سێرەکەی هەستەکەی دوای ئەوە بە یەکجارێکی دوای سزاکەی وازی لێنەوە بەڵێ باشە هەبووە کە ئێوە دەستی دەستگیری بکەن کەسانێک بوو بن پێشتر ئاڵوودە بوو بن دووبارە چوو بێتنەوە ئێوە چارەسەری یاخود لە بەندیخانەکاندا یاخود جۆرە جیاوازەکانی چارەسەریان وەرگرتە بێت و دواتر گەڕابێتنەوە سەر هەمان بابەت و ئاڵوودە بوو بێتنەوە؟ نەخێر ئێمە لە ڕووی ئەوە کەسێک نەبووە کە ئێمە ڕووی چارەسەری پزیشکیان بۆ بکرێ بەڵام ئەمە ئەو سزایانەی کە ئەدرێت و خۆی ئەم مادەیە زۆری ئەوانەی کە لای ئێمە مەسەن لەم سنوورانە بەکارێن ئاماژەم پێکرد کە لە دوو سێ مادە زیاتر تێ ناپەڕێ ئەو مادانش یەکسەر وازی لێ بێنە هەروەکو چۆن لە جگەرە کێشانیان لە کوحولەکان یەکسەری واز بێنە کاریگەری نابێتە سەر کەسەکە و پێویستی بە چارەسەری پزیشکی بێ بەڵام هەیە سزای وەرگدۆ و لە دوای ئەوەی لەکە لە بەندیخانە دەرچۆ زانیەتی کارێکی خراپە و ڕوونکردنەوە و قسەی باشی بۆ کراوە کە نەگەڕێتەوە سەری و بە وازیە ناوە و گەڕاوەتەوە سەر پیشە و کاری خۆی و
ئەو مادە بەکارنیانێ بەڵام بەداخەوە هەندێکی نەخێرکاریگەری لەسەر ماوە و هەر لە ڕێگەی برادریەوە لە ڕێ ئاستی وشیاری کەسەکە خۆیەوە ئەو سزایی بە هەند وەرنەگردووە و دیسانەوە گەڕێتەوە این وامانەیە بۆ چەند جارێک گیراوە و ئێستاش هەمانە لە بەندی خانەیە. باشە دەمەوێت بزانم کافتریاکان یاخۆت ئەو شوێنانەی کە زیاتر بۆ کات بەسەربردن بەکاردەهێنرێ گەنجان ڕووی تێکەن هاوڵاتیان بەگشتی سەردانی دەکەن ئەم شوێنانە بە دەرفەت وەرگیراوە بۆ بەکارهێنان و یاخود ئاڵەدەبوونی گەنجانێک کۆمەڵە کەسانێکی دیاریکراو. بەڵێ ئێمە بە حکمی ئەوەی کە خوێندنەوەمانویان بینینی دەرەوە لە زۆربەی زۆری وڵاتانە بینین لە زۆر جار لە کافتریاکان ئەوانە بەکارێن بەڵام خۆشبەختانە تاکو ئێستا ئێمە ئەو شوێنانەوەیان ئەو کافتریا و ئەو شوێنە گشتیانە بەکار نێنراوە بۆ ئیشە و چونکە خاوەنی ئەو پیشەیانش هەوڵەدەن ئەزانن کە شتێکی باش نییە و مەرغوب نییە لە ناو کۆمەلگا و خەڵک ئەوانشی بەکارێنن کە ئەزانن مەترسیە بۆ سەر ژیانیان لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و ئەوە بۆیە بەکاری نایێنن ئەو کافتریا و شوێنە گشتیانە زۆر جار ئەم هیچ هەتا ئێستا بەدیمان نەکرۆ کە لەو شوێنانە بەکاری بێنن یان خاوەنی ئەو شوێنە پیشەوەریانە بەکاریێن چکەوانە شوێنی کار و کەسابەتی خۆیانە بەڵام ئەوانەی کە بەکارێنن وەکو پێشتریش وتم چەند کەس وایان لێتێ گۆشەگیرە بن بەڵام بەس ئەو کەسانە ئەبینن کە وەکو خۆیانن زۆر تێکەڵ نابن. باشە وەکو دوا پرسیار کاکیوە سەبارەت بەوەی کە ئێوە گەر ئاگادار بن یاخود بەپێی ئەو زانیاریانی بەردەستان بێت لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا زیاتر ئەو کەسانەی گەر سەرژمێری کرابێت گەر ئامارەکان لە بەردەستا بێت زیاتر لە چ شارێک بەکارهێنەرانی زۆرە و بازرگانانیش زیاتر لەکوێدا ئەم بابەتانە بڵاو دەکەنەوە. وڵی ئێمە ناتوانین شار بە تهدید دەستنیشان بکەین لەبەرەوەی ئەزانین ئەگەر ئێمە ڕۆژانە چاودێری هەواڵەکان بکرێ یان چاودێری سنوورەکان بکرێ ئەبینی لە زۆربەی زۆری شوێنەکان هەیە و بە تایبەت ئەو شوێنە سنووریانە تایە تەشەنە ئەکا و زیادەکە ئەو شوێنەی ینی ئەو کەسانی کە بازرگانی پێوەکەن یان ئەینێرن سێرەکەی شوێنی تایبەت نییە چکە مەترسیە گەر لە شوێنێکی تایبەت وێ خۆتەزانی ئەوانیش ئەزانن کە ئەگیرێن کە ئەویشی بگیرێ بەو مادەیەوە هەم لە ڕووی وەکو ئەو کەسە نییە لە ڕووی یاساییەوە کە بە کارێنەر بێ و ئەوەی کە بە بفرۆشە تەبیعی حکم و سزاکەی زیاترە زۆر جار مامەڵەکانیان لە ڕێگەی مۆبایلەوەیە یان لە ڕێگەی ئەو سۆشیالەوە بە کاتی بە ئەتەرنێت و شتانەوە بەکارێنن نەک بە شوێنێکی تایبەت مامەڵی پێ بکرێت. باشە هەرچەند دوا پرسیارم لێ کردی بەڵام پرسیارێکی زۆر گرنگم هاتە مێشکەوی ژەوەیە کە سەبارەت بە یاسای مادە هۆشبەرەکان لە پەرلەمانی کوردستاندا ئێوە هیچ تێبینیەکتان هەیە بە حکومەوەی ئێوە لە ناو کارەکەدان؟ بەڵێ پێشتر ئەو مادەیە لە مادەی چواردەی هۆشبەر بوو ئێستا مادەکان گۆڕاوە بۆ ئەوەی بەکارهێنێ مادەیەکی ترەوەیشی کە بە ئەی کێشێ بە مادەی مەسەلەن مادەی سی و مادەی توانین بڵێن 26 بەکارهێنێ ئەمە بۆتە دوو مادە و حکومەکانی پێشووتر تەبیعی ئێمە ئەو مادەی چواردەی هۆشبەر هیچ کەفالەت و هینێک نەیەگردەوە ئەو کەسە کە سزادرا بەوە هەتا ڕۆژی سزادانەکەی وەکو تۆمەتبارێکە تاکو بڕیاری قەتعی دادگات دەرناچوو بەڵام ئێستا لەم مادەیەوەی کە بەکارهێنەرە ڕێگە خۆشکەرێکی بۆ کراوە کە بە 5 ملیۆن کەفالەت ئەڕاتە دەرەوە ئەمە لە ڕووی یاساییەوە نازانم کەسێکی یاسا توانێت قسەی لەسەرکە بەڵام لە ڕووی ئەوەی کەمەوەکو جێبەجێکار و ێزەکانی ئاساییش کە ڕوبەڕووی ئەو کەسانە بینەوە بە هینێکی لاوازیە بینین و پێمان وایە ئەوە خاڵێکی گونجاو نییە. بەڵێ هیوا عەلی کە بەڕێزیان بەڕێوەبەری ئاساییشی کفری بوون ڕاستەوخۆ لە کفری و میوان مابووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانتمان.